دەنگی تەقینەوەیەکی بەهێز ئارامی پایتەختی تێکدا. ئێرە فڕۆکەخانەی عەدەنی پایتەختی کاتی وڵاتی یەمەنە. لەگەڵ ساتی گەیشتنی ماین عەبدولمەلیک سەرۆکی نوێی حکوومەتی یەمەن و وەزیرەکانی بۆ فڕۆکەخانەکە لە ئەنجامی هێرشێکی حووسیەکاندا 3 تەقینەوەی بەهێز ڕوویاندا. میدیە عەرەبیەکان بڵاویان کردەوە تەقینەوەکان پێش دابەزینی وەزیرەکان لە فڕۆکەکە ڕوویانداوە و لە ڕێگەی هاوەن و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بووە. بە گوێرەی لێدوانی فەرمی حکوومەتی یەمەن سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی سەلامەتن و هیچ زیانێکیان بەرنەکەوتووە، چونکە لە کاتی ڕوودانی تەقینەوەکاندا ئەوان لەنێو فڕۆکەکەدا بوون و دواتریش گوازراونەتەوە بۆ شوێنێکی پارێزراو. هاوکات موعەممەر ئەریانی وەزیری ڕاگەاندن لە حکوومەتی یەمەن لە تویتێکدا ڕایگەیاند چەکدارە حووسیەکانی سەر بە ئێران ئەو هێرشانیان ئەنجام داوە. لەلایەکی دیکەوە ماین عەبدولمەلیک سەرۆکوەزیرانی یەمەن ڕایگەیاند ئەو هێرشانە بەشێکە لەو جەنگەی کە حووسیەکان دژ بە حکوومەت و گەلی یەمەن ئەنجامیان داوە. ئەمەش هانی زیاتریان دەدات بۆ بەردەوامی و جێبەجێکردن یارکەکانیان تا ئەو کاتەی کودەتا لەناو دەبن و دەوڵەت و ئاسایش دەگەڕێننەوە بۆ دۆخی خۆی. حکوومەتی نوێی یەمەن بە سەرۆکایەتی ماین عەبدولمەلیک کە لە 24 وەزیر پێکاتووە کۆمەڵێک بربەستی ئەمنی و سیاسی و ئابووری هەیە و کێشەی دەستێوەردانی دەرەکیشی هەیە. حووسیەکان بەوە تۆمەتبار دەکرێن کە لەلایەن ئێرانەوە هاوکاری دەکرێن و وڵاتی سعودیەش کە پشتیوانی حکوومەت دەکات لە ساڵی 2015ەوە هاوپەیمانێتیەکی دژی حووسیەکان دروست کردووە. ئەمەش دوایەوەی لە ساڵی 2014 حووسیەکان دەستیان بە جەنگ کرد دژی حکوومەتی یەمەن.